مەسوولخەت و ئەنجومەنن گرانینە لە ئاسایشی سۆران لەبەر ئەوەیە ئاسایشی حاجۆمەران دەڵێ دەبی ئەنجومەن و مەسوولخەت بە خۆمان دابنین ئێمەش وەکو سایق بە خۆمان هەڵبژاردوونە لێرە شەگەر داواش بکەنەوەن ئەمەش ئامادەین هەڵبژاردن بکرێتەوە بەس بە دەنجی سایقان بی ئاسایشیش ڕازی نییە ئەڵێن دەبی ئەمە بە خۆ دابنێ ئەزە لێرە ئەوڕۆ ئێستا دەست بەسەرن لە ئاسایشی سۆران داوا دەکەین لە حکوومەت هێرێمی کوردستان بۆمان ئازاد بکەن و کێشەکەشمان بۆ چارەسەر بکەن ئەگەنا ماوەڕێیەکەن گرتووە و بەریشی نادەین نەتا لایشکن علاجەکەن بۆ نەکەن خەتیمە بەخۆ ئاجۆمەرە هەرێمی کوردستان گشتیە مەسوولخەت و ئەنجومەنیشن ئێستا دەست بەسەرن لە ئاسایشی سۆران گرینە مەسەلە ئەوەیە بەخۆ ئاسایشەڵێ دەبی ئەمە ئەنجومەن و مەسوولخەت دابنێ سایقیش ڕازی نینە لێرەوە سایقیش هەموو مەوجودن و با عیلازەکەن لێ بکرێ ئەگە هەڵبژاردن نەکرێتەوە ئامادەینە بەڵام بەخۆ بە هەڵبژاردن ناوە خۆمانەکەین و جە دەنجینە با دەرچونە دەنجشانەینە چێ دەنگینا پیرۆزی بی و